دوای بڕیارەکەی دادگای فیدرالی لەبارەی هەڵوەشاندنەوەی 11 کورسەکەی کۆتای پێکهاتەکان لە پەرلەمانی کوردستان تا دێت نیگەرانی پێکهاتەکان زیاتر دەبێت. تەنانەت سەرۆکی تورکیاش لە کاتی سەردانەکەی ڕاستەوخۆ ئەو نیگەرانیەی بە بەرپرسانی عێراق گەیاند. ئەگەر لە دەی حوزەیران هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت دەبێتە یەکەم هەڵبژاردن کە پێکهاتەکان نوێنەرایەتیان نەبێت. لەگەڵەوەش هەوڵێکێک کە چەند کورسێک بۆ پێکهاتەکان بگەڕێندرێتەوە بەڵام نازانرێت هەوڵەکە سەرکەوتوو دەبێت یاخود نەزۆک. لە بەرنامەیەم جارێ ئێکس دەپرسین ئایا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەبێ پێکهاتەکان دەکرێت یاخود نا؟ ئایا پێکهاتەکان نیگەرانیەکانیان گەیاندۆتە کۆمەڵگەی نێودەوڵەتی؟ بۆچی زۆربەی لایەنەکانی هەرێمی کوردستان بەردەوام تۆمەتی پارتی بوون دەخەنە پاڵ حیزبە تورکمانی و کریسیانەکان؟ ئەم شەو میوانداری بەڕێز ئانۆ جەوهەر سەرۆکی هاوپەیمانی حاموڕابی دەکەین و ئەم پرسانەی ئاراستە دەکەین و لەگەڵ ئەو گەنگەشەی دەکەین. کاگانۆ بەخێر بێت. زۆر سپاس کاک کۆڤان ئینشاءالله خۆی گەورە ڕحمان پێ بکا شەوە لەگەڵ جەناب. ئینشاءالله. یەکێتی دەڵێت ناچینە هەڵبژاردنێکەوە کە 11 بە هیچ بێت. باشە؟ مەبەستیەوان ئەوەی ئەو 11 کورسێکی پارتیە نەکەی پێکهاتەکان. پارتیش دەڵێ بە پێکهاتەکان ناچینە هەڵبژاردنەوە. ئەم 11 کورسەیە هی پارتیە بەڕاست یان هی پێکهاتەکانە؟ هی پێکهاتەکانە و نەخێر هی پارتی نییە. هی پێکهاتەکانە و نەخێر هی پارتی نییە. ئەوان بۆچی وا دەڵێن هی پارتیە؟ زانی ئەم بابەتە تێگەیشتنێکی مێژووی هەیە و تێگەیشتنێکی دیموگرافی هەیە و جغرافیش لە هەمان کاتدا. یعنی بەو دوو ڕۆژەی ئاخیر کە پێشانگای کتێبی نێودەوڵەتی هەولێر کراوە لە هەولێری پایتەخت و لەوەیە کتێبێکم بەدەست کەت ئیبارۆخ سپینۆزا. ئەو دەرێ ئەگە دەتەوێت ئێستا جیاواز بی لەگەڵ مێژووت زۆر بەباشی بخینەوە. دیارە هەندێک لە برادران مێژوویان بەباشی نەخیندیتەوە. ئێمە لە مێژویان بەباش نەخوێندەوە. ئێمە وەکو کریسیانەکان کەلدان و سریان و ئاشووری و ئەرمەن لە دێر زەمانەوە لەم جیوگرافیایە لەم دیمۆگرافیە بوونمان هەیە. یعنی ئێستا لە هەولێر و لە دهۆک ئەم بوونە کە بەهێزترین بوونی کریسیانەکانە ئەمە نا پەیوەندی بە پارتی هەیە نە پەیوەندی بە یەکێتی هەیە. ئێمە لێرەین پێش پارتی و پێش یەکێتی و پێش هەمویان. ئەم وجودە وجودێکی دیموگرافیە. ئێستا بە نمونە ئەوان ئێوە ڕەفز ناکەنەوە بە نمونە بەڵام ئەڵێن ئەوان هەموو شتیان لە بەرژۆندی پارتیە. ئێستا بە زۆر بەوازحی قسان بکەن لە ئیران مەسەڵەن لە ئێران کورد کە لە ئێران دەژی لە کوردستانی ئێران یاخود لە کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان یان کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ نەوعە ئینتیمایەکی سیاسیان هەیە. لە ڕۆژ ئاوا نەوع ئینتیمایەکی سیاسی دیکەیان هەیە. لە باشوور نەوع ئینتیمایەکی سیاسی هەیە و لە باکوورش نەوع ئینتیمایەکی سیاسی دیکە هەیە. لۆ لەبەر جوغرافیا و دیموگرافیا حتى نوع الثقافتش دەگۆدرێ. لەوێ مشینە لەگەڵ زمانی کوردی زمانی فارسی بزانن، لەو بەری لەگەڵ زمانی کوردی زمانی عەربی بزانن، لەو بەری لەگەڵ زمانی کوردی زمانی تورکی بزانن و هەروەها لێرە ئێمە بوونمان کریسیانەکان زمانی پارتیە زانن. نە ئێمە لێرە مەسەڵەن بە نمونە لە عنکاوە کە گوندێکی بچووک بوو پێش 80 ساڵ 72 پێشمەرگەی ئەیلول هەبوو. لە دهۆک زیاتر لە ئێستا لە هەولێر و لە دهۆک ئێستا لە هەولێر لە دهۆک زیاتر لە 50 قوتابخانەی زمانی سریانی هەیە. باش زیاتر لە 6000 زیاتر لە 1 دقه لە سلێمانیش کریسیان هەیە. یەک قوتابخانەی نە قوتابخانە کریسیان لە ئێستا بۆ دێم یەک قوتابخانەی زمانی سریانی لە سلێمانی نییە. بەڵام کریسیان هەیە 6690 قوتابی هەیە لە هەولێر و لە دهۆک کە زمانی سریانی دەخینن کریسیانن. 634 مامۆستا ئوستاڤ هەیە کە کار دەکەن وەکو موظفی حکومی لەم قوتابخانانە کە ئەو 5 قوتابخانەی حکوومەتە
کە لە ساڵی 1992 بە بڕیاری پەرلەمان دامەزران. لۆ قوتابخانەی زمانی سریانی نییە لە سلێمانی، لۆ مامۆستای زمانی سریانی نییە لە سلێمانی، لۆ لێرە دەپرسێ لۆ لەبەر ئەوەی زۆربەی زۆری کریسیانەکان بە نسبەتی 99% لە کوردستان لە هەولێر و لە دوهۆکن. بابەت پەیوەندی بە پارتی نییە، بابەت بۆیە کە زۆری کریسیانەکانی کریسیانەکانی سلێمانی شەکەن یان بەڕاستی کردوتانە هەر کریسیانێک لە سلێمانی ئەگەر کارێکی باش بکاتن لە بۆ کریسیانەکان ئێمە بە نوێنەری خۆمان دەزانین. هەر کریسیانێک مەسە ئێستا بە نمونە کاک خالد ئەلبێر، کە خالد ئەلبێر خەڵکی ڕەسەنی سلێمانیە، کریسیانە داکی دەبتەنەوەی کەریمی عەلەکە کە وەزیری دارایی شێخ محمود حەفید بوو. خەڵکی سلێمانیە لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەرەوبەری گشتی ئەوقافی کریسیان مەسیحی. ئێمە هەمومان ڕێزی لێ دەگرین، ئیش دەکە لە بۆ هەموو کریسیانەکان بەرەوبەری گشتیە ئیشی ئەوەیە ئەوقافی کریسیانەکان لە سەرتاسەری کوردستان لە خانەقین هەتا زاخۆ ڕێک بخاتن. باش ئەم بابەتە ئەم بیدعایە کە ئێستا دروست بووە لە ناو ئێمە وجودی نییە. هەر کریسیانێک کە حەق بەخۆی بداتن بێتە ناو گۆڕەپانی سیاسی کریسیانەکان لێ ڕازی بن نوێنەری هەمومانە. باش ئەی خۆتان نوێنەراتی ئەوانتان کردووە، خۆتان لێرە دیفاعتان لەوان کردووە لە کریسیانەکانی سلێمانی؟ زانی ئێمە کریسیان یەک کریسیانە، چۆن ئێستا کورد یەک کووردە جا لە سلێمانی بی، لە خانەقیم بی، لە زاخۆ بی، لە هەر شوێنێک بی، کورد یەک کووردە، یەک بەرنامەیە. یعنی یەکێتیەک لە زاخۆ کە دەنگ دەدا بێچێتی بەعنای ئەوە مەسئولی مەڵبەند هەیە لە زاخۆ متەکە، مەسئولی مەڵبەندی یەکێتی نیان نوێنەراتی یەکێتی ناکە، مەسئولی ناوچەی پارتی لە چەمچەماڵ یان لقی پارتی لە چەمچەماڵ نوێنەراتی پارتی ناکە. باشە هەروەها کریسیانێک لە هەر شوێن نوێنەراتی کریسیان دەکەن لە هەموو کوردستان. ئایا بەڕاستی یەکێتی لە خەمی کریسیانەکان و پێکاتەکان بەگشتیە یان ئەوێ کورسەکەی ئێوە بە؟ ئێمە زۆر بەداخەوە نیگەرانین لەو هەڵە مێژوویەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردی بە پێشکەشکردنی ئەم شەکوایە بەرامبەر بەم یاسای پەرلەمان و بەرامبەر بە پێکهاتەکان لە بۆ محکەمەی ئیتیحادی. قەزیەیەکی ناو ماڵی کوردستان بردا لە بۆ محکەمەیەک کە ئەو محکەمەیە زۆربەی زۆری بڕیارەکانی بەدژن لە هەرێمی کوردستان و وەدژن بە کیانی هەرێمی کوردستان. و ئەم ئەنجامەی کە دەرچوو لەم شکایەتە ئەوە بوو هەڵوەشاندنەوەی کورسیەکانی کۆتا. ئەمە هەڵەیەکی مێژوویە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەرحەق بە پێکهاتەکان کردی. بەڵام ئێمە ناچار بوون وا بکەین لێرە هاوارمان کرد گوتمان با پێک بین هیچ نەبێ یەک دوو کورسی پێکاتەکان بۆ سلێمانی بێ ڕێک نەکەوتن، ڕێگەیان نەدا، چ پێکاتەکان بێت چ پارتی بە ڕێگەیان نەدا، ناچارین ئەو ڕێگەیەمان گرتە بەر. ئێمە بڕوامان بەوەیە کە کریسیانەکان لە هەر کوێ بن نوێنەراتی کریسیاکان دەکەن. ئەنجا چ لە سلێمانی بن، چ لە هەولێر بن، چ لە زاخۆ بن، چ لە سۆران بن، هەر شوێنێک بن. هەر بابەتێک کە بیانەوێ یاسا بگۆڕن لەبەر ئەوەی ئەم یاسایە وەکو پێشترش باسم کردیە لە کوردستان 24 لە کەناڵەکان دیکە یاسای هەڵبژاردن دەستکەوتێکی نیشتیمانیە. قەمیسێک نییە ئەگەر جەنابەت قەڵەو بووی بەرینی کەیەوە یاخود ئەگەر زەعیف بووی تەسچی بکەوە. بۆیە ئێمە ناتوانین هەر جارێک ئەنجا سۆشیالیست بی، یەکێتی بی، پارتی بی، شیوعی بی، یەکگرتوو بی، کۆمەڵ بی، نەوەی نوێ بی، یاخود گۆڕان بی، هەر حزبێکی دیکەی کوردستانی بێت. هەر کاتێک ئەو حزبە زەعیف بوو ئێمە یاسای بۆ بگۆڕین، بەهێز بوو جارێکی دیکە یاسای بۆ بگۆڕین. بە تایبەت ئەم بابەتەی کە پێویستە بە هاوبەشەکانیان لە نیشتیمان وەکو ملەتی کورد لە بۆ خۆتان چ پێک دێن دەگەنە چ اتفاقێک بگەن، بەڵام لە بۆ مافی پێک هاتەکان تورکمانن، کەلدانن، سریانن، ئاشورینە، ئەرمەنن نەدەبا بەم شێوەیە مامەڵە بکرابە و بەڕاستی هەڵەیەکی مێژووی. با کورسێک بۆ سلێمانی با کریسیانێکی سلێمانی بە پەرلەمانتار چێ لە دژی ئەوەیە. ئێمە دانیشتین ئاخر جار لە مێزگەردێک بوو
نوێنەری پارتی جەنابی دکتۆر جعفەر ئیمنکی بوو، نوێنەری یەکێتی جەنابی کاک سعدی پیرە بوو، وەڵا نوێنەری گۆڕان لەوێ بوو، نوێنەری کۆمەڵ و نوێوەلی یەکگرت و برادران هەموو لەوێ بوون، نەوەی نوێ باسمان کرد کاکە ئەنگۆ دەرێن لەو بەری بابرێن هەندێک کەسی لە ئەنگۆ نوێنەری بەمە دەرێن ئەنگۆ نوێنەری ڕاستەقینەی مەسیحیین دەنگ لە دەرەوەی ماڵی مەسیحی بۆ ئەنگۆ دێ گوتمان باشە تەنها بە کریسیان دەنگ بە کریسیان بدە، تەنها بە کریسیان دەنگ بە کریسیان بدە. لەسەر نفوز ئێمە نووسرایە ئەدیانە مەسیحی بە زۆر بە ئاسانیە سندوقی تایبەت دابنرێ کاکە با ڕۆژێکی تایبەتش لەوە دەنگدانی مەسیحی، یعنی ئەگەر بابرێن بابرێن 15 مانگ دەنگدانی گشتیە با 20 مانگ دەنگدانی پێکاتەکان بیت، یان دەیمابوون هەستم کرد هەمویان قبولیان بوو ئەو معادلەیە، بەڵام دواتر ئێمە هەمومان تووشی سەرسوورمان بووین لەو شکایەتەی کە برایانی یەکێتی پێشکەشیان کرد بە محکمەی، ینی دوای ڕێککەوتن ئەمەکرا ڕوویدا ڕێککەوتنیەکی جەنتلمانی بوو دەبا زیاتر ئیشی لەسەر بکرا. باش خۆت گوتت ئێوە بەدەنجی خۆتان نابنە پەرلەمانتار و دەنگ نایەنن گوت ئەوە گلەی یەکێتی بوو، جا ئەمە گلەیەکە و لە ئێوە ئەکرێت و دەڵێن تەنانەت هێزە تایبەتەکان دەنگ بە ئێوە دەدەن. زانی جارێکی دیکە دەگەڕێینەوە هەمان ئەم بابەتەی کە من باسم کرد معلوماتیان نییە، ئەم برادرانە معلوماتیان نییە. بۆچی؟ کاکە ئێمە تەنها لە زێرەوانی نزیک 4000 مەسیحی لە هێزی زێرەوانی وجودیان هەیە پێشمەرگەن کاکە لە شەڕی داعش لە یەکەمەکانی کە لە شەڕی داعش لە دەڤەری بادینان لە شەڕەکانی ئەوانەی لە منطقەی مووسڵ کە شەهید بوون مەسیحی بوون، دوو شەهیدی مەسیحیماندا لە زێرەوانی نزیک 4000 کەسمان هەیە وەکو مەسیحی ئێمە لە زێرەوانین. ئەنجە بەهێشتان حسابی ئاسایشنا ژمارەیەکی زۆرمان هەیە، لە شورتا ژمارەیەکی زۆرمان هەیە، یعنی ئەگەر ئەم بەڕێزانە مەسیحینە دەنگیاندا بە مەسیحی کەواتە ئەتوو ڕێگان لێ دەگری ما ئەوەی زێرەوانیە و لە هێزی هەشتا و هەفتایە کە دەنگ دەداتن ئەگەر دەنگ بدا بە پارتی یان بە یەکێتی یان ئەو پێشمەرگانەی لە سۆسیالیستن دەنگ بدەن بە سۆسیالیست لۆ لە بۆوان حەڵاڵە لۆ لە بۆ ئێمە حرامە. باش کاگان و گلەیەک ڕێک لە جەنابتانەکری بەڵێ باشە کەوەی دەڵێن پێکاتەکان پارتین یان خود سەر بە پارتین یان پاشکۆی پارتین، دەڵێن بۆ منە بەڕێز ئانۆ جەوهەر خۆی ئەندامی پارتی و بەشداری لە کۆنگری پارتیش کرده بوو بۆ سەرۆکی هاوپەیمانی حاموڕاپیە، ئەوەندەی کار بۆ پارتیەکە ئەوەندە کار بۆ هاوپەیمانێتەکەی و حەزبەکەی و کریسیانەکان ناکات. بەڵێ با وڵامت بدەم من لە پارتیم تاکو خزمەتی کریسیانەکان بکەم و هەر کاتێک پارتی خوانەکە بڕیارێک بدە دش بە کریسیانەکان من دش بە پارتی ڕادەوەستم با لێرەوەوە لە ناو کوردستان 24 و باسی دەکەم و تحملی مەسئولیەتی دەکەم. من پارتی وەکو حزبێک تەماشای ناکەم، من لە پارتیمە لەبەر ئەوەی جەنابی سەرۆک سەرۆکی پارتیە، کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتیە، جەنابی سەرۆک سەرۆکی حزبێک نییە لەوە زۆر گەورەترە، جەنابی سەرۆک سەرۆکی ملەتێکە، سەرۆکی نیشتیمانێکە، ئێمە ئەو هاتەماشای دەکەین و پارتی لەژێر سێبەری جەنابی سەرۆک بوویتە چەترێکی نیشتیمانی لەبەر ئەوە ئێمە ئینتیمامان لە بۆ ئەو چەترە نیشتیمانیایە. دواتر کە ئێمە لە کۆمەڵی مەڕعۆدای کشتتوکاڵی دەستپێشخەریە کرد ئەو کاتە پێش 5 ساڵ کە کۆبووینەوە ئێمە کیانی یاخود تەیاری ئیسلامامان هەیە. ئەو تیارە ئیسلامە تیارێکی مەسیحیە زۆربەی زۆری ڕاستە لە ئەندامانی پارتیە، بەڵام کەسانی دیکەمان هەیە کە بێلایەنن. نمونە نوێنەرمان کە مەقعدی شوەرگرت لە ئەنجومەنی پارێزگای هەولێر مامۆستا سەباح پارتی نییە بێلایەنە و کەسی دیکەی بێلایەنشمان لەگەرە. بووینەوە ئەم پارتە کلدانی و سریانی و ئاشووری دەنگیاندا بەبەندا وەکو سەرۆکی ئێتیلاف و من کە لە سەرۆکی ئێتیلافم نوێنەراتی ملەتی خۆم دەکەم. وەجارێکی دیکە سەرۆکی هاوپەیمانی حاموڕابی یان ئەندامێکی پارتی؟ من پێش هەموو شتێک هاوڵاتیەکی کوردستانیم
بۆ پەڕی فەخرەوە ڕێبواری ڕاستەقینەی ڕێبازی پیرۆزی بازایی نەمرم و خۆم بە خزمەتکاری جەنابی سەرۆک کاک مەسعود بازانی دادەنێم بە قائیدی خۆم قبول دەکەم و هێزی پارتی بەکاردەینم لە پێناو خزمەتکردنی کریسیانەکان و ملەتی خۆم و بە تایبەتی و کوردستانیەکان بەگشتی. ئەوان تر خزمەتی کریسیانەکان ناکەن جیهان حیزبەکانی تر با چۆن ئەوانیش ئەیکەن من بە تایبەت بە تەکید بەڵام من باوەڕم بەوەیە کە لە ڕێی ڕێبازی پیرۆزی بازانی باشترین خزمەتم پێ دەکرێت لە بۆ کریسیانەکان. باش جاری وا بۆ پێچوانەی پارتی بیرتان کردبێتەوە؟ وڵە تا ئێستا پارتی لەگەڵ ئێمە خۆی تاقی نەکردیتەوە، خۆی تاقی نەکردن نەوەڵە تا ئێستا پارتی لە درێژایی مێژوو پێش دروستبوونی پارتی لە شۆڕشەکانی بارزان کە کریسیانەکان بەشداریان کردیە و شەهیدیشیان هەبووە و لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵان کە کریسیانەکان قائید بوون لە شۆڕش اینجا چ بەرەحمەتی شەهیدی سەرکردە کاک فرانسۆ حەریری، شەهیدی سەرکردە هورمز مەلک چەکۆ، قەشە پۆلس بیدارۆکە بیداری کە ئەندام بووە لە هەیئەی شۆڕش و ئەو هەموو کەسایەتیە کریسیانە تا ئێستا ئێمە یەک بڕیارێکمان نەدیتیە لە پارتی لە پەرلەمان بی لە حکومەت بی دش بە کریسیانەکان بیتن و باوەڕ بکە ئەها بەوە ئەگەر پارتی بڕیارێکی دا دژی کریسیانەکان من یەکەم کەس دەبم کە دش بەرابەر ئەو بڕیارەی پارتی ڕابوەست. بۆ لە نێو پەرلەمانی کوردستان بۆ هەندێک جاریوانە بۆ لەگەڵ یەکێتی بن، جاریوانە بۆ لەگەڵ حیزبەکانی تر بن بۆ بەس لەگەڵ پارتی بوونە. وڵە بە ئەوانش با شتێکی معقول تەڕحکەن کە لە بەرژەوەندی کریسیانەکان نامعقولە ئەگوڵە ئەگەر لە بەرژەوەندی ئێمە بی و لە بەرژەوەندی کوردستان بی معقول بی لە گەریانن شتێکی نامعقول بی کاکەلۆ لە گەریان بین دوای ئێمە کاکە ئێمە حلفێکی سیاسیمان دروست کردیان. یعنی ئێستا وەکو نمونە پارتی و یەکێتی حلفێکیان کرد لیستی کوردستانیان دامەزراند ئەگەر بەبیرت بێتەوە و پێکەوە چوونە بەغدا و پێکەوە ئێستا هاوپەیمانن خۆ ئێمە لە ناکاو ناچین دژایەتی پارتی و یەکێتی بکەین لۆ ئێمە کەنجین دژایەتی یەکێتیمان کردیە ما ئێمە هەموو ڕۆژێ لە کابینە لەگەڵ وەزیرەکانی یەکێتی و لەگەڵ جانابی جێگەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران مامەڵە دەکەین و کاری خۆمان دەکەین بۆ پەڕی پیشەی ئەواتەوێ بڵێ بۆچی بۆ یەکێتی ڕەوایە هاوپەیمانی لەگەڵ پارتی بکات بۆ ئێمە ڕەوانە بێت ئەو مەبەستە هەروایە ئێمە نیمچە هاوڵاتی نین کاتێوە هاوپەیمانی یەکێتیشن ئێمە لە بۆ پێکهێنانی حکومات ئەم حیزبەی کە سەردانی ئێمەی کرد لە هاوپەیمانی یەکێتی نەتەوەیی ئەو کاتەکە لە کوردستان بەشداریمان کرد دواتر هاوپەیمانی حمورابی دامەزرا باش لە هاوپەیمانی یەکێتی نەتەوەیی ئەم حیزبەی کە سەردانی ئێمەی کرد کە وەرەقەی هاوپەیمانی بە ئێمەی پێشکەش کرد پارتی بوو یەکێتی سەردانی ئێمەی نەکردە تا هاوپەیمانی یەکێتی بین باش نەهاتە پێشەوە. باش ئایا پارتی بەڕاستی لە خەمی پێکاتەکانە یان لە خەمی 11 کورسیەکەیە؟ ناوەڵڵا ئێمە شتێکت پێ برم ئەم 11 کورسیە کە دروست بووینە لەبەر ئەوەی مێژوویەکی دوور و درێژمان هەیە لە خەبات لە ناو شۆڕشی کوردستان و ئەم جەنابی سەرۆک من مشینەکەمین کەس بم باسکەم لە ڕاگەاندن جەنابی سەرۆک ڕۆژی دووەمی فاتیحەی خوشکی بەڕێزیان خۆ عەفوی کاتن جێگای جەننەت بی تازیەی بەجێ هەشت هات لەگەڵ ئێمە دانیشت لەگەڵ کریسیانەکان لەگەڵ تورکمانەکان و جەنابی سەرۆک دیفاعێکی برایانە و باوکانە کرد لە مافی پێکهاتەکان و ئەوەی جەنابی سەرۆک کردی هیچ کەسێک لە سەرتاسەری ئەم جیهانە ئەوەندە بە جواب نەهاتیتەوە لەسەر پێکهاتەکان کا چەند حیزبمان هەیە لە کوردستان 32 باش چێ بە جواب هاتیە لەسەر ئەم کورسیەی پێکهاتەکان ئەگەر پارتی نەبێت یەکێتی شەڵ ئێمەش لە خەمی پێکهاتەکان با خۆیان خاوەڕ قرار بن نەک پارتی لە زیاتیەوە بڕیار بدا. دەزانی ئەو قسەیە کەلیمەت حەق یوراد بها باطل يعني ئەم قسەیە زۆر سەیرە باشە هەر یعنی ئللا دەبینە فەرێک دەربچی جوون بە پارتی بدا ئەنجە نوێنەری پێکهاتەکانە ئەوە بە چاوی خۆیان نەدیت. باش بەبێ پێکهاتەکان هەڵبژاردن دەکرێت بەڵێ بەبێ بەشداری پێکهاتەکان هەڵبژاردن دەکرێت تا جەنابی سەرۆک قسەی خۆی گۆتیتەوە و تا ئێمە لە کوردستان هەمومان یەک دەستی نەخێر ناکرێت بەبێ پێکهاتەکان ناکرێت. جەنابی سەرۆک
وعدی دایە بە پێکهاتەکان بەبێ پێکهاتەکان هەڵبژاردن ناکرێت. باشە بۆ بەشداری لە هەڵبژاردن ناکەن با کورسی کۆتاتان نەبێ وەکوتر دەنگبێن و ببنە پەرلەمانتار ئاسایی نییە کوردستان هێ دەرنەچن سیستمی کۆتا لەبەر ئەوە دانراوە تاکو نوێنەرێت هەیەکت هەبی پێدرێن جیاکاریەکی ئەرێنیانە يعني التمييز الإيجابي بعربي positive discrimination. أما سيستمك لهم الدنيا يعني إبداعي كردستانية لهم الدنيا هي ما لولاتي تنشمل لولاتي إيران هي لولاتها كاين دي لا عراق هي لا عراق فربون لكردستان لا أردن هي أي بوسي العراق هي وليرة هل ينوشاندوا هل ينوشاندوا لبر أوي لبر جواندي بيجتي شو شكايتي كده لبر جواندي يجتي نبوه هل ينوشاندوا أو كاتاتو بلاي دادجاكا هاو سانغنية ودادجاكا أو يعني لتانيم برين بو عراق خبيت وبو إيران بخوان هبي بو إيمان أو يعني بيدرين سياسة الكيل بمكيالين ومعقول جنية يعني ما بهيج شويك اشتاق لبو خوان حلال كان لبو إما حرام كان ودوها ديجي دستورة بريارك ديجي دستورة ديجي مادي 125 ديجي مادي تشلونويا يعني قرارك غير دستورية وإما باش دزانين كأم محكمة لقر زندا محكمة كبشوية كي دستوري وقانوني دروز نبوتوا وإن شاء الله لا داهاتوين نزيق دا إعادي نظر بكري بك هاتي أم محكمة تاكوبتا محكمة فيدرالي راستقينا لبرو محكمة فيدرالي لهم الدنيا أما هوالا نانا مسألة هوالية نا والله بس أما دبي أوها لبرو قصة كتوالك دادريتو بيكاتي دادجي فيدرالي بقور دريت والله هردبي بقور دريت لبرو محكمة فيدرالي استا محكمة فيدرالي نيا محكمة فيدرالي لهم الدنيا لو دادنري كسيستمك فيدرالي تبي محكمة كتادا مزري تاكو أم سيستما فيدرالية بباريزي ويدرو ونبيت حكمك مركزي دروز بي باش أم بورا أم استالدوي نماني نوێنەری کوردستان لەم محکەمەیە یەکێک لە نوێنەرەکانی کوردستان کە نوێنەرێکی ڕاستەقینە و حاکمێکی بەڕێز بوو زۆر ئەم محکەمەیە دەبی عادەی نەزەری پێ بکرێ هیچی ڕاستەقینە نییە بەخوای هەر کەسێک بە جواب نەیە لەسەر پاراستنی قوارەی هەرێمی کوردستان کە لە پێنە ئەو قوارەیە بە سەدان هەزار شەهیدماندایە هەڵەبجە کیمیا باران کراوە ملەتی ما ئەمفال کرایە نوێنەری ڕاستەقینە نییە باش کورسی پێکاتەکان دەگەڕێتەوە والله من دڵنیام کە دەگەڕێتەوە دڵنیایی بەڵێ لەبەر ئەوەی هەموو دنیا لەگەڵمانە ئەمە بۆ چوونی خۆتە یان زانیاریەکە هاتە و نازانیاری نییە من زانیاریم نییە لەوەی بگەڕێتەوە بەڵام من ئەو زانیاریەم هەیە کە مووقفی جەنابی سەرۆک نەگۆڕە لەوەی کە دەبی پێکهاتەکان بەشیان هەبیت و نوێنەراتیان هەبیت لە پەرلەمانی کوردستان و من دەزانم کە ئەم مووقفەی جەنابی سەرۆک دنیای باش هەژاندیە لە ناوەندە نیو دەوڵەتەکان ئەمە سەرۆک بارزانانی قبول ناکات بەبێ پێکهاتەکان هەڵبژاردن بکرێت پاپا ئاگادارە بەڵێ و گەورەترین مەرجەعی مەسیحی لە کوردستان و لە عێراق کە کاردیناڵی عندەکە وەکو وەزیر لە فاتیکان کە جەنابی پاتریارک مارلویس ساکۆیە زۆر بە ڕاشکاوایی لەگەڵ ئەوەدایە کە دەبێت بە کۆتا بگەڕێتەوە و کریسیانەکان کۆتایەکی ڕاستەقینیان هەبی لە پەرلەمانی کوردستان و نوێنراتیان کۆمەڵگانی دەوڵەتیش ئاگادارە وڵاتە ئەمریکا بابرێن لە واشنگتن دیسی دەنگێکی زۆر بەهێز هەیە بۆ پشتگیری کۆتا وا لەسەر ئاستی ئۆڕۆپی هەروەها پشتگیریەکی گەورە هەیە و جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی کە سەردانی ئەمریکای کرد زۆر بە ڕاشکاوایی پشتگیریەکی ڕاستەقینە لە بۆ کۆتای کردووە بڕیاری جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی گەیاندا ئەمریکا لە بۆ کۆشکی سپی و لە بۆ وەزارەتی دەرەوە و کۆنگرس و سێنێت ئەگەر کورسی پێکاتەکان گەڕایەوە ڕێگە بە حەزبەکەی ڕیان کلدانی دەدەن بەشداری لە هەڵبژاردن بکات لێرە وەڵڵا ئەوەی دێ خۆی تاقیب کاتەوە بە خۆی تاقیب کاتەوە ئەنی چۆن ئەوەی دەیەوێ خۆی تاقیب کاتەوە بە بێ خۆی تاقیب کاتەوە بەڵام لە هەڵبژاردنێکی ڕاستەقینە
و کریسیانەکان نەک بدەن بە کریسیانەکان کریسیانەکان دەنگ بدەن بە کریسیانەکان کریسیانەکان بەڵێ بۆ ئەوان ئەگەر بێن بەشداری بکەن کریسیانەکان دەنجی پێ نادەن ناوەڵڵا با خۆی تاقی بکاتەوە ئەی لە هەموو هەڵبژاردنەکان ئەی بە نمونە لە هەڵبژاردنەکانی پێشووی ئەنجومەن نوێنەرانی عێراقی پەرلەمانی عێراقی ئێمە قایمەی حاموڕابی لە هەموو گوندەکانی کریسیانەکان لە دەڤەری بادینان باشە لە هەولێر لە عنکاوە لە شەقراوە لە گوندەکانی دەشتینەینەوە ئێمە یەکەم بووین کەچی مەقعدەکە ئەو هینای 52,000 دەنگی شیعی پێدراوە ئێمە بەڕاستی شتێکی شەخصیمان لەگەڵ ئەم کەسە نییە بەڵام هەر کەسێک کە بە هێزێکی دەروەی ملەتی خۆی بسەپێنی سەر ملەتی خۆی ملەتەکەشی ئەم کەسە قبول ناکاتن پارتی ئەوی قبول نیە لەبەر ئەوەیە ئێوەش قبولتانە خۆتانە خۆ ئەو یەکەمین هجومی وی هەڕەشەی وی دژی پاتریەرکی کەنیسەی ئێمە بوو کە پاتریەرک ساکۆیەوە ئیعلامی وی کە کەناڵێکی هەیە هەمیشە دژایەتی جەنابی پاتریەرک دەکات کە ئێمە لەلای ئێمە هەڵەکی سۆرە دەستخۆش بێ سپاس بۆ ئانۆ جەوهەر سەرۆکی هاوپەیمانی حاموڕابی کە لە بەرنامەی ئێکس لەگەڵمان بووی سپاس دەکەین زۆر سپاس خوا ڕەحمم پێ بکە بەرنامەیەکی باش بوو باشە دەستخۆش بێ سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن زۆر سپاس کاگانەوە.